ئەوەی سەید قوتب ڕەحمەتی خوای لێوێ باسی کاتەوە بریتە لەمە نایەوێت ئەو مەسلەی شۆڕشێک دروست بکاتەوە بڵێ وڵاوە فیتنەی لە ناو خەڵکا دروست کردو مەسەلە فیتنە نییە مەسەلە ڕوونکردنەوەی حاکمیەتی ئەم دینێ ڕوونکردنەوەی حەقی خوای پەروەردگارە لە مەسەلەی ناسینی لە پەرستنی چۆن حەقی خوای گەورە لە خالقێتیە ئەبێ بناسرێ فەیلسوفێک نەیە بۆ مان بڵێ وەڵا ئەمە تەبیعەتەن خۆی دروست کردو ڕبوبیەتەکە زەعیفکە هەروەها شێخێکی تەریقەیە سۆفیەکیش نەیە ئولوهیەتەکە تەزعیفکە شرکێکمان بۆ بێنە شرکی عیبادەت لە دڵا بێ وەکو ڕیابازی لە قسەکردنی بێ وەکو شرکی غاسە و هاوارکردن و ئیستیغاسە و ئیستیعانە هاوارکەیە شەیخ عەبدولقادری گەیلانی پێڵێنەوە غەڵەتە ئەوش نابێ ویان شرکی تەشریع پەرلەمانێک شرکێکی داناوە شرکێک ڕیبای حەڵال کردو ئەڵێن کافر بووی بەلابردنی شەریعەتی خوا کافر بووی بە دانانی یاسایەکی تر کافر بووی بە چەسپاندنی یاسا کوفرینەکەی خۆ ئەم ئومەتە کە لەسەر ئەم دینە پەروەردە بوو دینەکەی خستۆتە حرەکەتکردن ئەم دینە مواجهی ئەدیانی ترەکە ئەم ئومەتە دینەکەی هەڵگرتووە ئەم حرەکەتە دروستەکە حرەکەتەکە جاهیلەتەکە ئەگۆڕێ جاهیلەتەکە لە تاکتاکیان ئەگۆڕێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وكە سوورەتی ڕەعد ئایەتی 11 فەرمێ و هەروەها ئومەتەکە ئەگۆڕێ دوایی وردە نەقڵە بێت لە جاهیلەتەوە بۆ ئیسلام سەید قوتب باسی ئەمەی کردو و ئەمەش کرۆکی دینەکە و جەوهەری دینەکەیە کە پێویستە هەمومان والێ تێ بکەین کابرای مەدخەلیش پێویستە والێ تێ بکە بۆی دینەکەوا لە نەکە بە قسەی حاکمی سعودیە جوغزێکی بۆ دروست بکە ئاو بڵێ دینەکە بریتە لەم خواپەرستیە تۆ هاواری غەیری شەیخ عەبدولقادری هاواری غەیری خوا مەکە تەواویتر تۆ ئەهلی تەوحیدی و مسۆگەرە دەرگاکانی باشتت بۆ کراوەتەوە حاکمیەتەکەش لێگەڕە تاغوتێکی مەلعون و مرتد بە سیستمێکی جاهیلی حکم کە ناویشی بنە وەلی ئەمر قەیناکە مەلیک سەلمانە یا مەلیک تۆپیوەکەی تر عەبدوڵڵا ئەمەیە کە سەید قوتب داوایەکە سەید قوتب داوای ڕیشە چێشکردنی کۆمەڵگەی جاهیلیەک داوای هێنانە پێشەوەی ئیسلامەکە لە دید و تەسەورە لە شەعائیری تەعەبودیە دروشمەکانی پەرستن لە شەرایع قانونیە لە یاسا و ڕێسا و دەستورە ئەمەیە کە سەید قوتب ئێوێ بۆیە لە یادی سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ پابەند دەبین بە دید و تێڕوانین و ڕەفتاری سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ ڕەخنەکانیش وەرەگرین ڕەخنەکانیش خۆشمان ڕەخنەی لێگرین و چی ئشکالێک لەسەر ئەمە نییە بەڵام عەزەمەتی ئەم مەدرەسەیە عیملاقێتی سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ بەوە تەئسیری تێناکە صالح بن فەوزانە گیا شەیخ ڕەبیع بن مەدخەلیە گیا یەکێک لەوانە بەردوچکەیە بدە بە ئەژنۆیە بە قاچیا بە نینۆچێکی دەیانی وەکو بن جەبرین ڕەحمەتی خوای لێبێ یا بەکر ئەبوو زەید ڕەحمەتی خوای لێبێ یاس شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ مەدحیان کردوێتەوە قسەی ڕەبیع بن هادیە مەدخەلی خراوەتە کەنار بەڵام خەڵکێک لە تەعەسسوب و لە کەڕە حەنەفیەتی و کەڕە عەشایرەتی ئێستا لە کەڕە مەدخەلێتیە وای لێ هاتووە کە کتێبی سەید قوتب ئەسووتێن کابرا لە بەدینانەوەندە داما و نەکبەتە هاتوو کتێبی سەید قوتبی کۆ کردوتەوەی سووتێنە داما و توی سووتێنی هەزاران جار تەبع کرێت بەڵام هەر تۆ نەتیجەتەن ئەبێ قبوڵت بێ ڕێی خۆت بۆ خۆت بڕۆ شوێن مەسعود بەرزانیکەوە بڕۆ شوێن ئەهلی ضەلال و جاهیلیەت کەوە بە کەیفی خۆت و وابزانە لەسەر تەوحیدی يا أهل الكتاب لستم على شيء حتى تقيموا التوراة توش وهاي يا ما آفاقي فكر من برفراوانتر يا ما توحيد كي توجا زانين بلا فكرة سياسية كاش استيعابك كينو يشو كاركاني جزانين شون كينو حركتي بأمتك كاش زانين شون بدينك بيكي رحمتي خالة سيد قطبي ما مستعيب الرزمان بيشواي عزيز مان منهجي أو منهجي ابن تيمية رحمتي خالة بيما خلاصي دنيا قيامت منهجي ابن تيمية لعقيديك صحيح كلا حوت جزئي فتاواي باسي كردون بردوام ردي لنو فرقية ضلال وقمرائي دا وتوتيا خلاصي عقيدة كيف داين لقالبي خويا وفقه شي دليلي داوينة كفيري كردون شون فقه كلا سر دليل وربقرين تعصب ما بو مذاهب أنا نبي أما ابن تيمية رحمتي خوي لي أن يعبد الله واجتنب الطاغوت سيد قطبش تكملي أما يكردوتوا كطاغوت كي باشتر ناسان دولوي كطاغوت طاغوت كل قوم من يتحاكمون إليه وكو ابن القيم رحمتي خوي لي بفرمه سيد قطب فرمي الطاغوتي أم زمانا حاكم دستوري ناشرعية دمج كردني أمل لاني أمو وكو روتي إسلامي فيما خوشة كسر كوتنيكي زور قوريا دمج كردني منهجي سيد قطب رحمتي خوي لي به لقل منهج بيشوكي ابن تيمية رحمتي خوي لي به بويا باورمان ويا عقيدة وعبادته
دعوە و حرەکەت کردنمان پێکەوەنانی ئومەتمان بانگەوازەکەشمان بە شێوەیەکی صحیحە بینە پێشەوە خوای گەورە ڕەحمەتی خوای گەورە لە ئیبن تەیمیە و ئیبن القەیمی تەلەبەی و محققی گەورە ڕەحمەتی خوا لە سەید قوتبیش ڕەحمەتی خوا لەو کەسانش کە لەسەر ڕێبازیان ڕۆیشتون و ڕێبازەکانیان ڕوون کردوێتەوە ڕەحمەتی خوا لەو کەسانش کە لەگەڵ ئێمە ئەم ڕەوتیان بردە سەر و پێشەوەی ناوی بنین ڕەوت و پێشتریش کە لەگەڵمان نەبوون و لە زمانی بزوتنەوە و لە زمانی ئەنسارە و لەسەر ئەم دید و تێڕوانین و حاکمیەتە شهید بوون و خوای گەورە بە شەهیدیان وەرگرێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وإنا على الطريق ماضون بإذن الله.